سڵاوتان لێبێت. یەکێک لەو کاروبارانەی کە پەیوەندی بە ژیانی سەرجەم خەڵکەوە هەیە کاروباری سیاسیە. بە تایبەتیش کاری پەرلەمان. لە بەرنامەی ئەم جارەماندا دەچینە لای خانماندان پەرلەمانێک کە هەم ئەندام پەرلەمانێکی سەرکەوتووە هەمیش لە چەندین کار و چالاکی ترە توانیوێتی سەرکەوتن بەدەستهێنێت. خاتو بەدریە ئیسماعیل مەحموود خانمی ئەندام پەرلەمان خەڵکی گوندی مالومەی سەر بە شارباژێر دۆڵی جافایەتیە. لە ساڵی 1976 لەدایک بوو کۆلێژی شەریعەی تەواو کردووە. ئەو ئێستا ئەندامی پەرلەمانی کوردستانە و بە یەکێک لە ئەندام پەرلەمانە چالاک و لێهاتووەکاندا دەنرێت. خاتو بەدریە لە ماوەی کارکردنیدا توانیوێتی خزمەتێکی بەرچاو بە هاونیشتیمانیان و بە تایبەتیش چینی خانمان بکات و هەروەها هاوشانی کاری پەرلەمانی هاوکارێکی باشی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بوو و بەشدار بووە لەو کار و چالاکیانەی تایبەتن بە پەروەردە و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری. خاتو بەدریە توانیوێتی باڵانسێکی تەندروست ڕابگرێت لە نێوان ئەرک و پیشەی ئەو وەکو خانم و دایکێک و ئەرک و پیشەی ئەویش وەکو ئەندام پەرلەمانێک. هاتووینەتە لای خاتو بەدریە کە یەکێکە لە خاتونە بە ئەزمونەکان و لە ئێستادا پەرلەمانتارێکی کارا و چالاک و ناسراوە. ئەمڕۆ مۆڵەتم لە خاتو بەدریە وەرگرتووە هەرچەنە ئەوتی کە کۆمەڵە موعید و مەشغەڵەتی هەیە بەڵام وتم ئەم دەرفەتە لە دەست خۆم نایەم هەرچۆنێک بێت چاوپێکەوتنی لەگەڵا ئەنجام ئەدەم و ئێستا هیوادارم ئامادە بێ بە لە جۆڕەس بین بێتە خوارەوە. السلام عليكم. السلام يا خواب خيراتي سردو تشاو او كاتك يا خواب خيري سرچاو ماتن خو كاتك يغونجا زور غونجا يا خواب خيري سرچاو ماتن فرم بخير من سرچاو فرم بعدم صاحب مالي پیش من فرم باذن الله فرم يا خواب خيري زور سپاس. السلام عليكم. عليك السلام يا خواب جاوبكم لا امبرو فرمو. خاتو بەدریە ئەڵەی ماڵ چۆڵە کەسی لێ نییە؟ یاخوا بە خێراتی سەرچاو وەڵا بە حکومی کاتی امتحانات ئەیتم مناڵەکان چونە امتحان. پێشەوەی بچم بەسەر پرسیاری تر حەزەکەم سەرەتا بەدریخان بناسیم. بەدریخان کێ؟ من ناوم بەدرێ ئیسماعیلە لەدایک بووی شارباژێڕم گوندی مالومە. الحەمدوللا لە ساڵی 1992 خۆی گەورە هیدایەتیاوم لە کاری سیاسی و ئیسلامیە کار دەکەم. زیاتر الحەمدوللا کارەکانم چۆنی چڕ کردوتەوە لە کاری داویدا کەم تا زۆرێکیش الحەمدوللا جەمالی خۆمە و خەڵکم ناسێت. الحەمدوللا. خاتو بەدریە کەی هاوسەرگیریتان کردووە ئێستا چەند منداڵتان هەیە؟ ساڵی 1996 هاوسەرگیریم کردووە. ئێستا الحەمدوللا خاوەنی 5 مناڵم کچێک و 4 کوڕ. بووکو زاوشتیەوە هەیە؟ تەنها زاوایەکەم هەیە یەک کچمە یەک چەکەم زەواجی کردو ئێستا 4 کوڕەکەم کاتەوە بووی بەنێنە شوایە؟ بەڵێ بەتاکی دوونەوەمان هەیە الحەمدوللا. خاتو بەدریە ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی چۆن کاروبارەکانەوە ڕێئەکەی؟ بەڵێ سەبارەت بە کاری ڕۆژانم تەڕۆن ئێمە لە پێشدا تیشکخە سەرکاری پەرلەمانیم کەەوە 1-2 مانگەم بایکۆتی کۆبنەکانی پەرلەمانمان کردووە. پەیڕەوی ناخۆی پەرلەمان هەیە کە کارەکانی توی دیاری کردو لەو هەفتەیەدا و جگە لە شتە قسووسیەکانی خۆت لە هەفتەکەدا لە پەیڕەوی ناخۆی پەرلەماندا مەفروزە تۆ ڕۆژان یەکشەمە لەو پارێزگای کەلەی نیشتەجێی و زۆرترین دەنگت هێناوە دەوام بکەی لەو نووسنگەی پەرلەمان و کەیسی وڵاتیان وەربگری و ڕۆژانە مراجعە لە سلێمانی داوامتان هەیە. هەموو ڕۆژانێک یەکشەمە واجبە هەموو پەرلەمانتارێک لە پارێزگای نیشتەجێیە لەو شوێنە نووسنگەی پەرلەمان هەبێ بێ واجب دەوام بکە و ئیسپادەجوود کە و مراجعەکانی وەربگرێ و هەر بەپێ ئەو پەیڕەوە ڕۆژانی دووشەمە کۆبوونەوەی لیژنە هەیە وا وایە بچینە هەولێر و دوای ئەوە سێشەم و چوارشەم بە پێی پێڕەوی ناخۆی پەرلەمان کۆبوونەوەی پەرلەمان هەیە و جاری وایە جومعە و شەمەشی پێنجشەم و جومعە و شەمەشی هاتۆتە سەر بۆیە چۆنەڵی کارەکانمان ڕێخستووە
ڕۆژانی بۆ نمونەش یەکشەم کە ئێمە دەستپێکی کاری پەرلەمانیمان بوو لێرەکەی سپاد و جوودمانە کرد و پاشان بۆ هەولێر بێگومان زەحمەتە هەموو ڕۆژە کاتێک کە لێرەوە بەڕێکەوتون بۆ هەولێر بەپێی وەرزەکان گۆڕانکاری لە شەو ڕۆژە دروست بووە لە ڕۆژە کورتەکانە طبعاً کاتژمێر 5 و ئەوانە لێرە بەڕێکەوتین بۆ هەولێر لە شەوە کورتەکانە کاتژمێر 3 و بەڕێکەوتین بۆ هەولێر جگە لە کۆبوونەوەی لیژنە و پەرلەمان جاری وایە کەیسێک گرفتی هاوڵاتیەک چارەنووسی مانگرتێک بەتاکید بەزیتر من دوای نوێژی بەیانی هەستاوم جارێ ئیلتیزاماتە خێزانەکەی خۆم جێبەجێ کردووە ئەگەر بۆ نمونە بەرنامە بداناوە چەند ڕۆژێک لە هەولێر بمێنمەوە تەدارێکی ئەو چەند ڕۆژەم بۆ ساز کردوون جا هەموو ڕۆژێکی بەیانیان لە دوای نوێژی بەیانیەوە دەستم کرە بە خواردن ئامادەکردن و تەکمیلەی ژیانی ئەوانم لێرە کردو پاشان چوومە هەولێر و لەوێش کارە وەزیفەکەی خۆم کردووە پاش گەڕانەوەم بۆ ئێرە من هەر خۆم طبیعەتەن زۆر حەزم لە کاری دەعو و بانگەواز بووە لەگەڵ کاری پەرلەمانتاریم حەزم کردو بەتەکید حەزم کردو لە کاری داویم دانە بڕێن بە بەردەوامی چۆنەڵی هەم دەرسی سابتم هەبووە لە ڕۆژانی پێنجشەمەدا ئەگەر لە هەولێر نەبوو بم و لە هەینیشا زۆر جار کۆڕ و سیمیناراتم لە شار و لە دەرەوەی شارەکانیش هەبووە بۆیە لە داوە دانەبڕاوم ئیتر کارەکانمان بە پێی چۆنەڵی مەجال هەم هاوسەنگیمان ڕاگرتووە لە کاری پەرلەمانی هەم لە کاری خێزانی کۆمەڵایەتی هەمیش لە کاری داوی الحەمدوللا خوای گەورە بە فەزلی خوا و بەرەکەتی خستۆتە چۆنەڵی ئەو بەرنامەی کە داماناوە ئەڵەن هاوسەنگیمان ڕاگرتووە کاتە ماڵمە لێو ڕازین وایە وەڵاهی جاوە الحەمدوللا مێژوو شایتەوە بێ چۆنەڵی لە هاوسەرم و پرسیارە بکەی و لە مناڵەکانە پرسیارە بکەی بەس من الحەمدوللا بە فەزلی خواوە وای وێنای ژیانی خۆمەکەم لەگەڵ خۆم و هاوسەر و مناڵەکانمە بە فەزلی خواوە پاشان بە بەرەکەتی ئەم دینە هیچ کەسێک لە خۆمە بەختەوەرتر نابێنێ پاڵپشتیتەکەن هاوکاریتەکەن بۆ نەچوونە دەورەوەی زۆرێکەیە هەر لە سەرەکەتەوە قەت بووە بۆ منە بێزاری دەربڕن ڕێگریەکە لێ بکەن بڵند نابێ بڕۆی بە تایبەتی کە تۆ هاتو توێ هەولێرەکەیت و زەحمەتێکی زۆرە بۆ خاتونێک کە کاروباری ناوماڵ بکات و هەملیش بڕاتە دەرەوەی شار هەمیشە توانە لە پشت پیاوێکی قارەمان ئافرەتێکی چۆنەڵی پشتیوان و تۆکمە و دامەزراو هەیە و لە پشت هەموو ئافرەتێکی چۆنەڵی تێکۆشەر پیاوێکی قارەمانیشێ کە پشتیوان و چەتر و پەرژینە بۆ خێزانەکەی ئەمە وەگۆ فایگەوە بە هاوسەرم بڵێم لە دەستپێکی ژیانی هاوسەریمانەوە هاوکارم بووە و پشتیوانم بووە و هاندەرم بووە و چۆنەڵی کۆسپولم پەر نەبوو بۆ ڕێگای کاروباری ژیانم هی ڕۆژانم بەعام بگرە من وەکو قوتابیە گوابووم لە بەردەستیەوە لە هەموو چۆنەڵی ڕێکارێکی ژیانمە لە بواری سیاسی لە بواری ئابووری لە بواری خێزانی لە بواری داعوی لە تەنانەت لە پیشەی پەرلەمانتاریشم هاوکارێکی زۆر باشم بۆ لێرەمەوە گۆفاەک سواسی بکەم مناڵەکانیشم هەر سوبحان الله پێشەوەی چاویان بکرێتەوە سیستمی ژیانی ئێمەوا بووە هەروەکو وتمان لە یەکەم دەستپێکی ژیانی هاوسەریمان و الحەمدوللا لە مەشغەڵەت و ڕاکڕاک و کاری داعوی و شارە و ڕاهاتون لەگەڵ ئەو ژینگەیەدا گەورەبوون بۆ ئەگەر ڕۆژێک لە ماڵا بم پێیان سەیرە لایەن جێگەی تێبینێ پرسیارەکەن خێرم ڕۆ لە ماڵەوەی ئەوانیش تا سا الحەمدوللا هیچ کۆسپولەم پەرێکیان دروست نەکردووە بەڵام ئێمەش بێمافیمان بەرامبەر بە ئەوان نەکردووە و دایکێک کاتە فریاکەوتون الحەمدوللا ڕۆڵی دایکاتیمان بینی و هەسی بەرپرسیارەتیمان هەبووە هاوسەنگیمان ڕاگرتووە و نەمانێشتۆ فەراغی دووری دایک یا باوک دروست ببێ مناڵەکان حەزەکەن ڕێتۆ بگرنەوە وەکو کای سیاسینە با بە سەراحەتەوە بڵێم بەڵام بۆ کاری داعوی الحەمدوللا هەر پێنجیان خولیای کاری داوە باشە لە ماڵەکەت خۆشە بینم هەستەکەم حەزی لە گوڵ و ئەو بابەتانە جاو گوڵی دواتەوە سەرنجی ڕاکێشام ئەو گوڵە دەستکردا یاخۆت ڕاستیە ئەمە گوڵی سروشتیە ئێستەبارەت بە بابەتی گوڵی سروشتی و دیزانی ماڵەکە با من ڕاستگویانە و گۆفایەگەوە بڵێم زیاتر سەلیقی هاوسەرمە بەتەکیت خولیای گوڵ و سەوزایی زیاتر هاوسەرم چۆنەڵی سەرپەرشتیانەکە و خزمەتیانەکە و دیزانیەوە زۆر باشە باوەنە بە پێوەنەوەستی دیارە زەمنێکە پێوەستای ماندووبی فەرموو زۆر باشە کاتە پێشتانکە واسایی فەرموو لە خزمەتی کاتە لەگەڵ ئیش و کاری ناوماڵی شاباشی وایە وەڵاهی جا الحەمدوللا تا ڕادێک لە خۆمان ڕازین فەرموو لەگەڵ خواردن دروستکردن و کاروباری ناوماڵ و ئیشی ماڵە چۆنی وڵاجا سەبارەت بە خواردن دروستکردن و ئیداریاتی ماڵوانە بەدەمی خۆم نەڵێم وەکو بیدادوتمێمە خەڵکی منتیقی شارباژێڕین
ئافرەتانی ئێمە هەر هێشتا لە تەمەنی چۆنەڵی مێرمنداڵیە ڕانێنن لەسەر چۆنەڵی میوانداری لۆسی خۆشمان نانا ببێەوەی کەها بە زمانی خۆمان بڵێن مێژوو شایدە پێش ئەوەی کەها کچ بچێتە ژیانی هاوسەریەوە بە تەواوەتی چۆنەڵی تەکمیلا بێ ئامادەی هەیە بۆ ئەوەی کە بتوانێت ئیدارەدانێکی جوان بکە لە خێزانداری و لە تەنزیفات و لە چێژلێنان و لە میوانداری ویانبستی کاتە کابانیشن الحەمدلله. مامۆستا بەدری لەگەڵ پەیوەندی کۆمەڵایەتی و خزم دۆستی و هاوڕێتی و سەردانی نەخۆش و ئەو بابەتانە چۆنیت؟ سپاس بۆ خوای گەورە. من لە ناو خزم و کەسوکارمە باجارە لە کەسوکاری بۆ نمونە خۆمەوە دەست پێ بکەم نەگی هاوسەرم. ئەگەر بڵێم لە پێش هەموو خوشکەکانم و براکانم و براژنەکانم و ئەو کەسانی چواردەورم لە جانبە کۆمەڵایەتیەکەوە لە پێش ئەوانەوەم ئەوان هەموو جارێگەڵێن بەو هەموو مەشغەڵەتەوە تۆ هەنگاوێک لە پێش ئێمەوەی سپاس بخوا لەو بابەتەوە لە خۆم ڕازیم نەمێشتووە چۆنەڵی هەندێک بابەتی کۆمەڵایەتی بەسەرما تێپەڕێ مەوسیمەکان بابەتە کۆمەڵایەتیەکان سیلەی ڕەحم دۆستایەتی و ئەوانە زۆر زۆر هەوڵم داوە کە چۆنەڵی بە تۆکمەی بیهێڵمەوە تایبەت بابەتی چۆنەڵی هاوڕێتی و کۆمەڵایەتیەکەەوە الحەمدلله کارە داعویەکەمانەوە بەرفراوانە شۆڕ بۆتەوە بۆ شار و شارۆچکەکان و گوند و قەزا و ناحیەکانیش لە زۆر هەموو پارێزگاکان الحەمدلله بە ئەندازەیەک دۆست و ئەحباب و هاوڕێمان هەیە بەرەکەتی داعوە وای کردووە چۆنەڵی هاوڕێ و دەستە خوشمان زۆر بێ الحەمدلله لەوە شەکر بۆ خوای گەورە هاوسەنگیمان ڕاگرت. مامۆستا بەدری ئەمڕۆ چەند دەرس هەیە فریاکە ئینشاءالله بەرنامەکە 2 دەرس تاواکەین ئینشاءالله شیکاری بۆ 2 دەرسەکەی ئومێدەکەی ئینشاءالله جەنابیش دەربەشدار بی ئینشاءالله گوێگرین لەگەڵ ئینشاءالله تەلەبەکانتان. زۆر باشە. فەرموو مامۆستایە. فەرموو هۆنیا خان فەرموو. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم. باشن گەنج جوانەکان ئەحواڵتان باشە خاتووەنیە جەنابیشت فەرموو تەشتی و بەرە باسوودمەند بی لە شیکاری دەرسەکان. أعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهديه الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خوشکانی عزیز گەنجە خوێنگەرمەکان سڵاو و بەرەکەت و ڕەحمەتی زاتی پەروەردگارتان لێبێت. داواکارم خۆی میهرەبان لە گوناهی گژلایەکمان خۆش ببێت. ئەو چەند سات و کاتەی کە لە دنیای ئەمانەت و کاتی و فانی و غەریبی داماومانە خوای میهرەبان پاکمان بکاتەوە و کردار و خوڕەوتێکمان پێ ببەخشێت ببێت تامایی ڕەزامەندی خۆی لێمان ئینشاءالله. من لە تەمەنی ئێوەی گەنجدا سوودبەندی کۆڕێکی ئیمانی بووم. زۆر گرنگە ئەو کۆڕ و مەجلیسە ئیمانیانە کاتێکە کۆ دەبینەوە دڵ بەوە خۆشکەین کە ئەو کۆڕ و مەجلیسانە مەجلیسی مەلائیکەتانی خوان و دوای ئەم کۆڕە خوای پەروەردگار لە مەلائیکەتانە پرسێکە ئێستا چواردەورمان هەموو مەلائیکەتە بازنیان بە چواردەورمان دروست کردووە هەتا تەبەقاتی ئاسمان ڕیزیان بەستووە خوا کە لێیان دەپرسێ خۆ بە نوێنەراتی ذاتی پەروەردگار هاتوون بەس بۆ ئەوەی کە مرۆڤایەتی بە شەریعەت دڵخۆش بێ بە کارە سونەتی و کارە پیرۆزەکەی و کارە دەعویەکەی ئەو کارە پڕخەیر و بەرەکەتەی پرسیار دەکا خوا ڕەب العالەمین ئەی مەلایکەتانی من لەکوێ بوون
مەلایکەتانیش لە وەڵامدا دەفەرمونەی خوایە لە دنیادا لە ماڵێک لە جێگایەک لە شوێنێک لە سنتەر لە شوێنێکە باسی ذیکر و یادی خوایە دینەکەی تۆی تێدا دەکرا خوای ڕەب العالەمین دەفەرمێ ئایا ئەوانە ئاواتیان و تەمەنای چیان بوو و داواکاریان چی بوو حەز و ئارزە و خولیان چی بوو لە وەڵامدا مەلایکەتانی خوان دەفەرمون ئەی خوایە تەمەنا دەکەن ئەهلی بەهەش بن بەهەشتی بن و لە جەهەنەم پارێزرا بوون لە کاتێکدا خوای ڕەب العالەمین یان ببینی و حەزیان لە دیداری خواشە خوای گەورە ئەو مژدەی دەدا بە مەلایکەتان و دەفەرمێت ئەی مەلایکەتانی من بە شایەت بن ئەوانە ئینشاءالله هەم بەهەشتیان پێ عەتاکەم ئەگەر لەسەر چاکەکردن بەردەوام بن و لە جەهەنەمیش دەیان پارێزن. مامۆستا بەدری وانەکە تاو کرد جا ئێستا لای هەمومان پرسیارە مامۆستا بەدری چۆن فریای ئەم هەموو کار و چالاکی و دەعوە و بانگەوازاکەوێت؟ بەڵێ وڵا جا طبعا ئینسانی باوەڕدار ئینشاءالله هەموو ژیان هەر خەیرە و ژیانی هەر پڕبەرەکەتە ئەگەر ئینسان کارەکانی پڕخێر و لە کاتی بەسوودا بەسەر نەبا معنایەوە چۆنەڵی خەسارەت بندا بۆیە ئەمە هەر لە دەستپێکی کاری ئیسلامی سیاسیمانەوە ئامانجمان هەبووە کە بگەین بە ڕەزامەندی خوای پەروەردگار بۆیە هەمیشە بە میکانیزمێکی زۆر جەوهەری کارەکەین لە کاری سیاسیەوە شۆڕی دەکەینەوە هەتاوەکو دەگاتە کاری خێزانی ئیتر سیاسی پەروەردەی کۆمەڵایەتی و زائیدەن خێزانی بۆیە میکانیزممان هەیە و بەرنامەی ڕۆژانە مانگانە و هەفتانە و ڕۆژانەمان هەیە تاوەکو بتوانین زەبط کارەکانمان زەحەیەکی شەیەن بخۆتە بەتەکید یعنی ماندووبوونێکی زۆر تەسهیەکی زۆر دەتوانمەوە بڵێم لەو ڕۆژەوەی کە خوای گەورە هیدایەتیا و هەرگیز نەمتوانیەوە بە ڕۆژ بە ئەندازەی نیم سەعات زۆر دەگمەن توانی بێتم نیم سەعات سەرکەمە سەرسەری ئیسراحەت کرد قوربانی دانی ئەوێت. مامۆستا بەدری بە ئەم قسەیەشکەین بەکاری دەعوە بانگەواز مرتاحی یان کاری سیاسی و پەرلەمان؟ وڵی جا ئێمە هەر لە بیداەتی دەستپێکمان بۆ کاری سیاسی کاتوینەتە ناو بازی ئیسلامەوە بۆ مەبدەئێکی پۆڵاینەوە چۆنڵی لە هەر دوو مەجارەکە کارمان کردووە من پێش کاری پەرلەمانتاریم ئەندامی سەرکردایەتی بووم بە کۆمەڵێک فلتەرە هاتووم لە چۆنەڵی لایەنگرەوە وەزایدەن بۆ شانە و بۆ ئەندام پۆلی ئەو کاتە و بۆ ئەندام ڕێکخراوی و ئەندام ناوچەی و مەسئول ناوچەی کە و پاشان 7 ساڵ ئەندامی لەقم و پاشان ئەندامی سکرتاریت 5 ساڵ و 5 ساڵ ئەندامی سەرکردایەتی پاشان ئەندام پەرلەمانی بۆیە هەردوو کارەکەم حەز لێیە پێم خۆشە لە کاری سیاسی شاڕۆڵ ببینم ئەوەندەی وەکو ژنێک توانام هەیە کە ئەدای کاری خۆم بکەم و کاری پەروەردەیش ئەفزەلترین کاری منە کە کاری دەعوە لە خوێنمایە پێیوانم بەخوا داوەندەی لە توانامە هەیە کۆڵی زۆر باشە. ئێمە کە هاتینە دەرەوە بەڕاستی من پێم وا بوو کە دادە بەدری ئەچێ بۆ کاری و چالاکیەکی سیاسی یان پەرلەمان و ئەو بابەتانە بەڵام تۆ هاتی بۆ ئەوەی کە بابەتێکی پەروەردەیی و کاری داوای بکەیت. چۆن سیاست مەدارێک دەتوانێت هەمان کار بکاتواتە هەم کاری سیاسی خۆی هەم پەروەردە و بانگەوازیش بکات؟ زۆرێک لە سیاسەکانە بینین ئەمەیان نییە تۆ بەکاری خۆتی ئەزانی بەڵام من بە ئەرکی سەرچانی خۆم ێزانم وەکو کەسێکی ئایندۆست وەکو کەسێکی وەکوتم تاکێکی ئیسلامی پێم خۆشە هاوسنگی ڕابگرم لە بینی هەردوو مەجالەکەیە هەم کاری داعوی هەمیش کاری سیاسی لەبەر ئەوەی ئێمەژن پێم خۆشە ئێمەی ئافرەتان ڕۆڵمانە بێکانی پیرۆزی ئیسلام پشگیرێکی ڕەهای لێ کردوین هەموو توانەکانمان بەخەرج بدەین هەر مەجالێک بێ فراغ دروست نەکەین بۆیە لە مەجالە سیاسیەکە شاپەی مرتاحم پێم خۆشە ڕۆڵی خۆم ببینم ئەو مەجالە چۆن نەکەم ئەو فراغا پڕ بکەمەوە و کاری داعو بانگەوازیش بە پێویست دەزانم کە تاک بە تاکی کۆمەلگا گەنجە خنگەرمەکانمان پێویستیان پێمانە ئەوەندەی توانای علمیمانە بێ بتوانێت سوودیان پێ بگەنی تا کۆمەلگا ئەمین و ئارام و پەروەردە و حەساوە باشە. مامۆستا بەدری بەڕێستان کە چوونە پەرلەمان بێگومان بە دەنگی خەڵک چوون لە هەموو فئە جیاوازەکان خەڵک دەنگی پێیاون ئیتر هەر لە تەمەنێکی گەنجەوە بێ بە تەمەن بێ لە هەموو چین و توێژەکانە چۆن هەوڵەدەن کار بۆ هەمووان بکەن لە جێی متمانی ئەو دەنگانەیان کە لە پەرلەمانە بەدەستان هێن. ئێمە کاتێک کە بووینە ئەندام پەرلەمان نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستانمان کرد و پێش دەستپێک پێش سوێن خواردنی یاسایی تەڵەن ئینسان تا سوێن یاسایی خوا حەسانی پەرلەمانتاری پێ نادرێت و نابێت ئەندام پەرلەمان ئێمە جەنابی مامۆستا باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری وەسێتێکی بۆ کردنی هەمومانی کۆ کردەوە تی ڕاستی فراکسیۆنێکی ئیسلامین و لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستانەکەن بەڵام دەبێت ئەجێندای حیزبایەتی لە خۆتانەدا بماڵن
بە ئەرکی پیشەیی و ئینسانی خۆتان هەڵسن بەبێ جیاوازی بەبێ فەرقکردن بەبێ جیاوازی لە دەنگ و ڕنگ و فکرەکانە بۆیە دەبێت بە ئەرکی پیشەی و ئینسانی خۆتان هەستن سوپاس بخوا لە ئەدای کاری خۆمان ڕازی بووین بە ئەرکی ئینسانی خۆمان هەستان مێژوو شاهیدە هەموو لیژنەکانیش الحەمدوللا کەنوێنەراتیمان تیا کردووە جێگە دەستمان دیار بوو ئەوە مێژوو شاهیدە کە الحەمدوللا بە ئەجێندای حیزبەتی و کارمان نەکردووە بە ڕۆحێکی ئینسانی و بە ئەرکێکی پیشیانەوە ئیشی خۆمان جێبەجێ کرد. بەڕێستان ئەزمموی کاری دەعوی و بانگەوازیتان لە زۆر دەمێکەوە هەیە خۆشتان باستان لەوە کرد کە بە کۆمەڵە قۆناغا تێپەڕێون ئەم باگراوەندە ئیسلامیە پەروەردەیە چ کاریگەریەکی هەبووە لەسەر خاتو بەدری بۆ ئەوی کە ڕۆڵێکی باش ببینێ وەکو هەم ئەندام پەرلەمان هەمووکو بانگخوازێک و کەسێکی کە داوا بکات. باڵا سوپاس بخوا سەبارەت بە ئەدای کاری پەرلەمانیم ئەوە مێژوو شاهید دەبێ خەڵکی ئەوە بڵێن جێگە دەستمان دیار بووە هەم لە لیژنەکان و هەم لە هۆڵی پەرلەمان وام لە فەرمانگەکان هەم لە بە دوواداچوون هەم لەوەی لەبەرێ من بڕیادەری لیژنەی مافی مرۆڤ بووم زۆرترین چۆنەڵی ئیش ڕوبەڕۆمە بوویەوە و ئەندام بووم لە لیژنەی داکۆکیکردن لە مافیافرەتان بە هەمان شێوە لە کێشە باوەکانی سەدەم ڕووبە بەردەوام ئیشدا بووین بۆیە لە ئەدا و کاری پەرلەمان تاریخۆم وەکو خۆم نفسم مرتاحە الحەمدوللا خۆنەویستانە شانواندا بۆ بەری زۆر الحەمدوللا ئەکتیڤانە کارمان کردووە هەر ئەندامێکمان بە ئەندازەی 11 ئەندام کاری لە لیژنەکانە کرد ڕۆڵی بینیوە سەبارەت بە کاری داویم سپاس بەخوای گەورە لە ساڵی 92 کە دەستمان بە کاری پەروەردەیی و داوا کردووەنەوە یەک بۆنەوە دوو جێگە دەستمان دیار بووە خەڵکانێکی زۆرمان پەروەردە کردووە کۆمەڵک داعیەی باشمان پەروەردە کردووە کۆمەڵک گەنجی چاکمان گەیاندۆتە ئاستی نخبە بۆیە الحەمدوللا دڵخۆشم بە کارەکەم لە زۆر ڕۆوە الحەمدوللا سوودمان بە کۆمەڵگە بە خێزان و بە تاکی خێزانیش گەیاندووە. دەستخۆشی لێکم خاتو بەدری لەم کاتێکم تۆ گفتووە بۆکەین ئێوە بایکۆتان کردووە لە پەرلەمان بۆیە بڕۆلاگەم توانین گفتوگۆکانمان لە پەرلەمان تاواکەین لە پەرلەمان ئیستیقبالمانەکردن لە فراکسیۆنی خۆمان هەم لە نووسینگەی پەرلەمان هەفتانەمە بەردەوام کەیسمان بینیوە خۆی کاتێک نووسینگەی پەرلەمان وەکو پەرلەمانێکی بچووک وایە بە بەردەوامی هەفتانەمە کەیسمان بینی و کارمان تیا کرد بەداخۆی سەبایکۆتمان کرد بۆیە مەجالی ئەومانی مقابلەکانی بکەین. بەڵام ئێمە لە ئەنجومەنی باڵا ژوورێکی تایبەتمان هەیە بە حکومەت و پەرلەمان لەوێش تەنانەت کەیس و کێشەی هاوڵاتیانمان بەردەوام بینیوە و زۆر جار بەرنامەمان لەوێ تەقدیم کردووە و ئێستاش لە یازال هەر ئەو کار ئینسانی خۆمان جێبەجێەکەین بۆیە پێم خۆشە دوای ئێرە بچین لەوێش ئەدای کاری ئێمە ببینین ئێمە لێرە ئەوەسین و ئینشاڵڵا لەوێ بەرنامەکە تاواکەش. فەرمووەمە شوێنی ئیشی ڕۆژانەمانە کە کەیسی هاوڵاتیانە بینی لێرە بەخێر بێ خۆش بێخوا. خاتو بەدری ئێمەکو خانوویەکی پەرلەمانتار هاتینە لای بەڕێزان ئەمانەوەی لەم بەشەیە بە تایبەتی باس لە کاری پەرلەمان بکەین. سەرەتا چۆن بوو کە چوونە پەرلەمان هیچ پلانتان بۆ دانابوو؟ سەبارەت بە کاری پەرلەمانی من دەستپێکی هەموو کارێکم بە چۆنەڵی پلان و بەرنامە و ئامانجگەلێکم هەبووە بەس بەدەر لە کاری پەرلەمانیم کاری سیاسیم کاری کۆمەڵاتیم کاری خێزانیم کاری داویم و هەتا دوایی هەمووی چۆنەڵی پلان و بەرنامەم بۆی داڕێژا و ئامانجم هەبووە سەبارەت بە ئەو کارانی کە کردومە بەڵام سەبارەت بە کاری پەرلەمانیم ئەتوانم بڵێم قەدەری خوا بوو و نسیبم بوو کە چوومە ئەوێ لەبەر ئەوە کاتە پلانە نەبوو نەخیر نە لە پلان مابووە لە بەرنامە مابووە نە تەماحم تایە هەبووە و نەشڕیشم بۆ کردووە نەیاریە کە بوو سەبارەت بە کاندیدبوونی من بۆ پەرلەمان لەلایەن خێزان و خانەوادەکەم بە تایبەت هاوسەرم لەبەرەوەی هیچ تمۆحێکی نەبوو لە کاری پەرلەمانیە بۆ ژیانە سادەی خۆمان ڕاتوین زۆر ئەو ژیانە سادەی خۆمانم پێخۆشە لەبەرەوەی نەیاریەک هەبوو و خودی خۆشم لەبەر ئەوەی هەندێک بەرپرسیارەتیم لە ئەستۆ بوو خێزانداری و پەروەردەی مناڵ و کارە داعویەکەەوە تا دوای و کاتاندامی سەرکردایەتیش بووم تۆزە لە سەر شانم قرس بوو بۆیە من تەڕەدودەمە بوو سەبارەت مەشغەڵەتێک هەبوو خۆت بەتەکید جا
طبعا حزب تكليفي کرد بە چەند قۆناغێک تەکلیفی کرد هەتا ئاخر ڕۆژ کە ناوەکان نێران بۆ کۆمیسیۆن من دیسان نەیاریم هەبوو وەڵامی حیزبم بە نەرێنیدایەوە بۆیە حیزب جەختی کرد و تەکلیفیشی لە هاوسەرم کرد هاوسەرم وەڵامێکی جوانی بۆ حیزب هەبوو ئەگەر حزب پێویستی بە دەنگی ئێمە جوندیەکین ئامادەم بۆ ئەوە بەڵام وەکو ئیمتیاز ئەگەر بە ئێمەیەدەنەوە من نەیارم ڕەتی یەکەمەوە ئەگەر وەکو ئیمتیازێک بە ئێمە بەخشن سپاسدانەکەیت بەزەکو بۆ نمونە پێداویستی بۆ حیزب و بۆ دەنگ و بۆ خزمەتکردن بە پرۆسەکە و من ئامادەیم کاتەوەم شێوازە بوو ئەمە بۆ قەدەری خوا کە من نسیبم چۆکاری هەبوو گەر کات بگەڕێتەوە هەمان بڕیارەدەنەوە بچنەوە پەرلەمان وەکو خۆم بەڵێ ئەگەر کات بگەڕێتەوە بۆ دووبارە خۆن کاندید بوونکردنەوە من سوپاس بخۆی ڕەب العالەمین شانازی بە ئەزمموی کاری پەرلەمانی یەکەم لە 4 ساڵەدا ئەتوانمەوە بڵێم سوپاس بخوا مێژوو شاهیدەکەم تەرخەمیم نەکردووە لە کاری لیژنەی لە کۆبنەوەکانی پەرلەمان و لە هۆڵی پەرلەمان و نقطانی سامیەکانمان و پێداویستیەکان و کێشەی خەڵک و گەاندنی کێشەی خەڵک بەلایانی پەیوەندیدار و بە دوواداچوون و چاودێریمان بۆ فەرمانگەکان بەندا کە بڕیاردەر بووم لە لیژنەی مافی مرۆڤ ئەوەندە بە هەستی بەرپرسیانانەوە کارم کردو جاریەوە کاژمەر سێنوی لە سلێمانی و بەڕێکەوتن بۆ هەولێر تەنها لە پێناو واژوویەکە لە پێناو ڕزگارکردنی چارەنووسی تاکێکە مرۆڤێکە جاریوا بۆ نمونە کێشەی کەسێک کە بە ڕەگەز هاوڵاتیم هەرێمایە عێراقیش نەبووە بەڵام لەگەڵەوەدا بە ئەرکی ئینسانی بەرپرسیارەتی خۆمەستاوم شانمانداوەتە بەرمەسئولیەتی سوپاس بخوا تا ئێرە بەستەبەرزی هێناومانە کەم تەرخەمیمان نەکرد بەڵام ئەگەر جارێکی تر کات بگەڕێتەوە لێم پرسن خۆت کاندیدەکانی ئەڵەم نەخێر ئەوەندە ناڕەحەت بووی بێگومان تەسحیحی دەوێت قوربانی دەوێت دابڕان لە ماڵ و خێزانی دەوێت کۆمەڵی خصوصیاتی خێزانیت هەموو چۆنەڵی لێزەوت ئەبێ بۆیە بەڕاستی بە پرسیارەتێکی قورس و گەورەیە خاتو بەدری ئەتوانی سێ گرنگترین کارمان پێ بڵێ کە لە پەرلەماندا وەکو پەرلەمانتارێک ئەنجامتانداوە وڵات جایمە گەر سێرچێک بە کاری پەرلەمانتاریمانە بکەین سوپاس بخوا هەموو کارەکانمان بە گرنگ زانیوە هەمووشی بە گرنگە زانی طبعا کاری ئێمە بخۆ دەزانی پەرلەمان یاسادانانە چاودێریکردن و بودجە و هەتا دواییە بۆیە ئەو کارە سەرەکیانەی کە مەفروض بوو ئێمە لە پیشەی پەرلەمانتاریدا بکەین چاودێریکردن بووە بەسەر ئەدای حکوومەتەوە و بەندا کە کاری لیژنەی پێسپێرە لیژنە بچووکراوی پەرلەمانێکەوەتە پەرلەمانێکی بچووکە من دڵخۆشم کە بۆ من بڕیاردەر بووم لە لیژنەی مافی مرۆڤ کە دەڵێم بە ئەرکی خۆم هەستاوم کە پێدەچێت لە خولەکانی تردا ناڵێم من ڕێز و تەقدیرم بۆ هەموو پەرلەمانتارێک و خولەکانی پێشوشەیە زۆرترین سزادرا و سواز بخوا لەم خولەدا سوودمەند بووە هەوڵی جددیمان داوە چۆنەڵی لەوەیان نەفسم مرتاحە کە الحەمدلە بەشێک لە هاوڵاتیانمان ئازاد کرد لە سزادراوان بە لێبوردنی تایبەت بێ بە لێبوردنی بۆ نمونە ئیفراجی شەرتی بێ ئازادبوون بە مەرج بوو بێ یاخود بە جۆرێک لە جۆرەکان لایەنی تەندروستی ناجێگر بوو بێ ئەوە بەر لێبوردن کەوت بێ ئەمانەمان کردووە کە الحەمدلله زۆرێکم سوپاس بخوا کە ئێستا مێژوو شاهید و خوانەگانە گەرگان لەم بەرنامەی ئاگادارن و الحەمدلله کە ئەندام لە ژنەی کاروباری داکۆیکی کرد لە مافی ئەفرەتان ئەتوانم بڵێم لە ئەم 4 ساڵی کاری پەرلەمانیەمە زیاد بە ڕێژەی سەدی زۆر عنی کێشەیەکی زۆر کەیسێکی زۆرمان چارەسەر کردووە چۆنەڵی لە ڕووی مادی و لە ڕووی معنەویەوە ئێمە سەردانی مەیدانیمان کردو بۆ شەڵتەرەکان بۆ بەڕێوەبەرایەتیەکانی تونند و تیژی و بۆ چاکسازیەکانی ژنان و مناڵان و بۆ نێوجەوانان و الحەمدلله تەوعیەمان لە نێوجەوانان و ئافرەتان ژنان و مناڵانە کردووە لەوەش الحەمدلله زۆرترین کەیسمان چارەسەر کردووە و سوپاس بخوا لە ڕێگەی ئیداریشەوە بە بەدواداچوون و زۆرترین بەدواداچوونمان کردووە و نەتیجەی باشیشی هاتوێتەوە و زۆرترین پرسیار و یاداشتیشمان ئاراستەی سەرۆکاتی پەرلەمان کردو کە الحەمدلله زۆرێکی خراوەتە بەرنامەی کارەوە و ئیشی لێ بەرهەماتوە دەستان خۆش بێ خاتو بەدری مادەم بەرنامەکەمان خانمانەیە دەمێ ئەوە پرسم ئێوەکو پەرلەمانتار چیتان کرد بۆ خانمان سەبارەت بە کاری خانمان وەکو من هەر بیدات وتم ئێمە کاری پەرلەمانتاریمان گشتگیرە لای ئێمە ئەوەی مەبدە بووە مرۆڤ دۆستی بووە جیاکاریمان نەکردووە لە بینی ڕەگەزە یعنی بۆ هەردوو لە بە هاوسەنگی کارمان کردووە بەس من وەک پەرلەمانتارێکی ژن جەختی زۆرم کردووە کە حقوقی ئافرەتان پارێزراو بێ
و بۆ نمونە ئەو کۆمەڵە یاسایانەی کە دەرچوون یاسای چاکسازیە بۆ نمونە یاسای ئەمەلا یا کۆمەڵێک یاسای تر کە دەرچوون یاسای پەروەردە کۆمەڵک یاسا کە بۆ نمونە زیاتر بابەتەکان ئیشە معنیەکە یا ئیشە ئیداریەکە یا ئیشە تەربیەکەی ڕووی لە ئافرەتانە کرد یا بۆ ڕەخساندنی هێلیکار یا کۆمپانیەکانی کەرتی تایبەت یا لە کردی گشتیە کارکرابێ لە ڕووی یاساییەوە زۆرترین جەختمان کردو کە حقوقی ئافرەت لە ڕووی ئیمتیاز لە ڕووی موچال لە ڕووی پلە بەرزکردنەوە لە ڕووی ئیجازەی ویلادا تەندروستی و هەتا دوای ئەوانەمان کردووە لە ڕووی وەعیەتەوە الحەمدلله وشیاریمان بڵاو کردێتەوە لە زۆربەی شار و شارۆچکەکان داوە خۆی لە خۆیدا بۆ ئێمە دەستکەوە کوتم زۆرترین کەیسی ژنانەمان چارەسەر کردو بەدەم زۆرترین کەیسەوە چووی و هەوڵمان داوە الحەمدلله ئەو خانمانەی کە بە زوڵم سزادراون بەڕێکاری یاسایی خۆی هەوڵی ئازادبوونمانیاون و زۆرێک لەو ئافرەتانی کە چۆنەڵی هەوڵی خۆکوشتن و خۆ ئینتیحارکردن و ئەوانیان نا هەوڵمان داوە لە خولی 6 مانگیدا بە جۆرێک لە جۆرەکان شیاندنیان بۆ بکەینەوە بەکەڵکی ناو کۆمەڵگا بین ئەوانەمان هەموو کردووە و لە ڕووی یاساییەوە کاری زۆرمان کرد لە ڕووی مەیدانی و کاری زۆرمان کرد لە ڕووی تەربیەوە الحەمدە کاری زۆرمان کردووە و بەردەوامیش هەموو دام و دەستگاکان و دام و دەستگا فەرمیەکانمان بەسەر کردوێتەوە لەکوێ پێداویستی خودی ئەخانمێک ڕووی لە ئێمە کرد بێ سکاڵایەک یا داشتێک کێشەیەکی کۆمەڵاتی کێشەیەکی خێزانی کێشەیەکی ئیداری کێشەیەکی وەزیفی هەر بۆ نمونە مەزڵومیەتێک بەرامبەر بە تاکێکی ئافرەت کرابێ ئێمە لەوێ ئامادە بووین و هەوڵی چارەسەرکردنی کێشەکەیمان داوە. خاتو بەدریە دەستەکانە خۆش بێ هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خوازین ئێمە لەگەڵ خاتو بەدریە کۆتایی بە بەرنامی ئەم جارە ئەهێنین بەخوای گەورەتانە سپێرین هەتا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.